ئەو کەسانەی لەسەر سوڵتان عەبدولحەمیدیان نووسیوە زۆر دژی وەستاونەتەوە، زۆریان لەسەر نووسیوە، چونکە زۆرینەی ئەو دوکمنتانەی کەوتۆتە بەردەستیان یان خوێندویانە یا بۆی کە خۆشیان ئەلمانین یان چەپین، بۆ نمونە کابرایەکی مارکسی کوردی، یان احتیمالی کردو سەر ئەرشیفە کۆنەکانی رووسیای قەیسەری یان رووسیای کۆمونیستی، یان احتیمالیان کردوتە سەر ئەوانەی کە ئەرمەنیەکان نووسیویانەوە بۆ بە دوکمنتێکی تاریخی، یان ئەو کەسانەی کە احتیمالیان کردو سەر دوکمنتەکانی بەریتانیا و لێیان هەڵبژاردۆ کە کامەی خزمەتی ئەو تەوەجوهەی خۆیانەکە، نەشگەڕاونەتە سەر ئەو ئەرشیفە گەورەی کە کاتی خۆی لە قوستنطینیە هەبوو، لە ئەستەمبولی ئەمڕۆ بڵێن، ئەو کاتە کە پایتەخت بۆ لەوێ هەبووە، چونکە زۆریان بایەخ بەوەیان نەداوە. بەڵام ئێستا لە نەتیجەی دەرخستنی هەموو دوکمنتەکان، چونکە هەندێکیان 100 ساڵیان بەسەرا تێپەڕ بووە، ئێستا کە ئەهێنرێنەوە پێشەوە زیاتر شتەکان ڕوونەکرێتەوە. یەکێک لەوانەی کە تەشویه بووە تاریخی سوڵتان عەبدولحەمید خۆیەتی، هەڵوێستەکانێتی، و یەکێکیش لەوانە دیسان ئەم خەیالەیە، ئەم فرسانی حەمیدیە، بە وا بڵێن سوارچاکانی حەمیدی، سوارانی حەمیدی، و هەروەها هەڵوێستیش لە ئەرمەنیەکان کە هەتاکو ئێستا کورد وەکو علم النەفسەڵێ جەلدە لە خۆیەداتەوە، پێی وایە کە کوردەکان مسببی ئەوەن بە جێلێتی و سادەیی خۆیان بەدەستی عوسمانیەکان هەڵسوڕێنراون وەکو گۆپاڵێک بە ڕوحی ئەرمەنیەکان چێشراون، و دەوڵەتی ئەرمەنی کە دروست نەکراوە بە سەبەبی کوردەکان خۆیانە. هیچ هۆکارێکی وا ناگەڕێنەوە بۆ ئەو سەردەمە کە ئەرمەن خۆیان لەو سەردەمەیە 100,000 کەس بوون، و ئەو نەخۆشی کە لە ناویانە بڵاو بۆتەوە زیاتر لە 3/5 کوشتون، هەر لە ناو خۆیانە کە بە نەخۆشی ڕۆیشتون، و دوایی وڵاتەکانم بەجێشتەوە تەوزیع بوون و بڵاو بوونەتەوە، هەندێکیشیان ڕۆیشتون بوون بە سەربازی ئینگلیز. ئێستاش پیرەکانی وڵاتی ئێمە باسی لەشکری ئێلفیەکەنەوە کە چۆن ئەو لەشکری لیفی هەبووە و لە وڵاتەیە 2000 کەسیان بوون بە سەربازی بەریتانی، کە ئەوە ڕەنگە دوایی لە وەختێکی ترابینەوە سەری. و هەروەها ڕۆڵی کورد و ئەو شێواندنی مێژووی کوردی هیچ کەسێکی کە باس لەوە ناکە، حتا ئەو دوکمنتانەی کە ئێستا وردە زیاتر دەرەکەون، و ئێمە شیوادارین کە زیاتر بە کوردی بکەوێتە بەردەستی خەڵکی، کە ئێستا بە ئینگلیزی و عەرەبی هەیە، باس لەوە ناکەن کە هەر لەو سەردەمەیە 700,000 کورد فەوتاوە. 600,000 بۆ 700,000 کورد هەمووی بەدەستی ئەرمەنیەکان فەوتاوە. ئەسڵەن بەقەدەر نیسبەتی ئەوەی کە ئەوان فەوتانەکان لە نەخۆشی و لەسەر شێوانێکی زۆرایە، بەقەدەر ئەوەش کوردەکان فەوتاون بەدەستی ئەرمەنیەکان. بەڵام ئەمڕۆ کەسێک نییە کە بڕوا بە شوێن ئەو خوێنە ونبووەیە بڕوە کە زۆر زۆر گەورەترە لە ئەنفالەکان. هەمووشیان تەمان پێویستە بەدوایانە بڕێن، چه ئەنفالەکان بێت چه ئەوەی سەردەمی کۆنیش بێ. بەڵام ئێستا کورد و سەرانی کوردیش بە شێوەیەکی گشتی لەوەیان جارێ خۆیان لێ بێخەم کردو، یان خۆیان بە مەسوول نازانن لێی.